گۆرانی بێژی لاو زەوێ لە ئێستا سەرقاڵی تۆمارکردنی بەرهەمێکی نوێتی هاوکارمان گوڵان لە نێو ستۆدیۆیە چاوپێکوچین لەگەڵ کردو و راپۆرتێکی لەبارەی هەم کارە هونەریەکانی و هەم تۆمارکردنی بەرهەمەنەکەشی ئامادە کردووە بێکەوە بینەرە بین فەرمو. لە مناڵیەوانەیە لەوەتی چاوم هەڵێنەوە لە ناو خێزانێکی هونەریە وردە گەورە بووم لە ڕێی خێزانەکەمەوانێ زۆر حەزم بۆ هونەر هەبووە بۆ میوزیک هەبووە بۆ گۆرانی وتن هەبووە پاشان چوومە پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانی ئێستا خوێندکارم لێ لە ڕێگەی هاوڕێکانمەوانێ و لە ڕێگەی ممارەسەکردنی میوزیکەوانێ بە بەردەوام بۆ ماوەی 4 ساڵ توانیم خۆم بدۆزمانێ لە بواری هونەرە کە دەستم کرد بە ژەنینی ئامێری عود لەگەڵ ئەمەیە توانیمە 2 بەرهەمی گۆرانی دروستکەم نزیکی 4 ساڵە بە ئاکادیمی مۆسیقا خوێنم میوزیکە خوێنم ئامێری عودێکێکە لەو ئامێرانەی کە بەڕاستی ئەتوانی سۆزی خۆتی تا دۆزیتەوانێ ئەو هەستی کە لە ناختایە ئەتوانی بەو ئامێرە دەری ببڕیت یەکێکە لەو ئامێرانی کە دەنگەکەی زۆر خۆشە بەلای منەوانێ بەتایبەت بۆ ژەنینی مەقامەکان بۆ دەربڕینی ئەو مەقامانە جیاکردنەوەیان لەبەر ئەمە ئامێری عود مەوجود بوو. بابێ تۆ ژیانی من نوێرانەیە وەلی دڵم بێلانەیە تەنیا و بێدەنگم ستایلەکان بۆ من وەکو ئەوەی کە خۆم ئارەزوومەندی بم حەزم لە ستایلی فۆلکلۆری کوردیە واتە مەقامەکان و گۆرانیە فۆلکلۆر و کلاسیکەکانی کوردی بەڵام لە ئێستاە وا ئەخوازێت کە وەکو هەر گۆرانی بێژێکی لاوی تر شێوازێکی مۆدرن پێڕۆکەین لە ئێستاە هەتاوەکو ئەوەی کە بتوانی ناوێک دروست بکەیت هەتاوەکوی کە بتوانی بچیتە پێشەوە چەند هەنگاوێک بنەی دوای ئەو کاتە ئەگەر بکرێت بۆ من بڕۆمە سەر ستایلی کلاسیک و فۆلکلۆری کوردی بۆ من خۆشترێکە و ئارەزوومەندیەوەیە. خوو بینە میوزیکە کوردیەکان نەوەک میوزیکی تورک یا فارس یان عەرەب بەڵام ئەمە کەمێک قورسە بۆ ئێمە بۆچی لەبەرەوەی بەڕاستی گوێگەر ئێستا ئەوە ناخوازێت یعنی هەرچی تۆ بچیت گۆرانیەکی کوردی بێنی زیینوشی بکەیتەوانێ سیرەکەی هیچ سوودێکی نابێ بۆ تۆ نە سوودێکی مادی ئەبێ بۆ نە سوودێکی ئەوەی کە بڵێ لەوی بناسری هەستەکەم ئەوە کێشە بێت ینی سانسۆرێک نییە بۆ ئەوەی کە بڵێن گوێگر چی ئەچێتە بەردەم هەر ئەوەیە سێرج ئەکات و هەرچێکی پێخۆش بێتە بەردەمی و هیچ لایەنێکیش نییە کە گوێی بیسەر پاک بکاتەوانێ نوێترین بەرهەمم نزیکی 2 مانگێکە کاری لەسەرەکەم ئەم بەرهەمە لەلایەن گەنجێکی کورد لە ئێران کاک عەلی زۆر هاوکارم بووە و زۆربەی کارەکان ئەو بووی کردوم لە شێعردانان و لە ئاوازدانانە هاوکارم بووە بەنیازی کلیپکردنم بۆی لەم نزیکانەیە ئەویش گۆرانیەکی دووبارە مۆدێرنە هەوڵم زۆر لاوە لەگەڵی بۆ ئومێدم کە جێ خۆی بگرێت.